بە بۆنەی ئەم کچەمەوە چارەسەری نەخۆشێکی درێژخایانی هەیە، حساسیەتی مەعیدەی پێڵێن. کچەکە ئێستا چارەسەری هەیە لە دەرەوەی وڵات. هیوادارم لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بێن بەهانای ئەم کچەمەوە و ببرێ بۆ دەرەوە ئیشەڵا چارەسەر بکرێت. شیرێکی بۆ پێئەکەوێت، شیرەکە لێرە دەست ناکەوێت، شیرێکی گرانە. هیوادارم کەمپینێکەکرێتەوە لە هەڵەبجەی شەید لە سلێمانی لە هەولێر ژیان بۆ ڕێژنە. هیوادارم ئەوەی بتوانێت هاوکاری بکات. بڕێ ئەم ماوە 6 ڕۆژ بەسەرێکەوە شیری لێبراوە، ئەوەی نییە خۆیان چاودێری وردیەکەن و ئیشەڵا ماوەی 7 ساڵ نەخۆشیەکە لا ئەچێت. زۆر ناڕەحەتە. 7 ڕۆژ بەسەرێکەوە ئەم کچە هیچی نەخواردووە جگە لەوەی ئاوێک بەکان و لاوەری گرتووە و دوای ئەوە ئاومیوەیەک زۆر دەستخۆشی لە دکتۆر زاناکەین، هاوکاریەکی زۆری کردوین. شیرەکەشی بۆ دابین کراوە، بەزەوەی شیرەکە چارەسەری نەکراوە تا ئێستا. ئەمە 11 مانگە بۆ 11 مانگە ڕوات کچەکەم هەراوە نەخۆشە.